سڵاوتان لێبێت. هاوکات لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوە نیشتیمانیەکاندا لە هەرێمی کوردستان وەرزی قۆپێچیەکانیش دەستی پێکردووە. باندەکان لەگەڵ هاتنەوەی تاقیکردنەوە نیشتیمانیەکاندا خۆیان ڕێک دەخەنەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ڕیکلام بۆ فرۆشتنی پرسیار دەکەن، بە خوێندکاران دەڵێن لە ڕێگەی ئامێری ئەلکترۆنیەوە یارمەتیان دەدەن لە قۆپێکردندا. بەرپرسێکی باڵای وەزارەتی پەروەردە دەڵێت ئەم باندانە خوێندکاران فریو دەدەن، هیچ کەسێک نییە بەر لە تاقیکردنەوەکان پرسیاری لەبێت. وەرەقەی تاقیکردنەوەکانیش لاڕووی سکوریتیەوە زۆر بەهێزن، لە هەندێک حاڵەتدا لە ماوەیەکی زۆر کەمدا دەتوانن شوێنی کەسەکە ئاشکرا بکەن. بەرپرسەکەی وەزارەتی پەروەردە بازوومی گوت هێزەکانی یاسایش لە هەولێر و سلێمانی زیاتر لە 5 باندیان دەستگیر کردووە کە خوێندکاریان فریو داوە پرسیاری تاقیکردنەوە نیشتیمانیەکانیان پێدەفرۆشن یاخود لە تاقیکردنەوەکاندا قۆپیەیان بۆ دەکەن. ئەمە هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوە نیشتیمانیەکانی پۆلینۆی بنەڕەتی. ئەم باندە فریودەرانە لە ئێستاوە دەستیان بەکار کردووە و لەگەڵیشیدا خۆیان بۆ تاقیکردنەوەکانی 12 ئامادەی ئامادە کردووە کە بە گرنگترین تاقیکردنەوە بۆ خوێندکاران دادەنرێت و پێدەچێت ئەم ساڵ زیاتر لە 124,000 خوێندکار بەشداری تێدا بکەن. وەزارەتی پەروەردە تیمی تایبەتی هەیە کە مۆنیتەرین دەکەن و لە نێو سۆشیال میدیادا بە دوای ئەو پەیجانەدا دەگەڕێن کە ڕیکلام دەکەن بۆ فرۆشتنی پرسیارەکانی تاقیکردنەوە. ئەو تیمەی وەزارەتی پەروەردە کەسانی تایبەتمەندی تێدایە، هەر ئەوان راپۆرتیان داوە و دواتریش وەزارەتی پەروەردە سکاڵای تۆمار کردووە. هێزەکانی ئاسایشیش هەڵمەتیان دەست پێ کردووە و تاوەکو ئێستا 5 باندیان دەستگیر کردووە. بەرپرسە باڵەکەی وەزارەتی پەروەردە شێوازی کارکردنی ئەو باندانەی بۆ زووم ئاشکرا کرد و گوتی ئەوان ڕیکلام دەکەن بۆ ئەوەی شەوی بەر لە تاقیکردنەوە پرسیاری تاقیکردنەوەکانیان پێ بفرۆشن، کە لە بنەڕەتدا ئەمە ڕاست نییە، چونکە هیچ کەسێک بەر لە تاقیکردنەوەکان و تاوەکو کاتژمێر 6:30 سەر لە بەیانی پرسیاری لەلا نییە. تەنانەت گواستنەوەی پرسیار بۆ شار و شارۆچکەکانیش لەژێر ڕێو شوێنێکی ئەمنی توندا دەبێت. بەشێکی دیکەی کاری ئەو باندانە بریتیە لە فرۆشتنەوەی ئامێری قۆپێکردن. بەرپرسە باڵەکەی وەزارەت بە زوومی گوت هەندێک جار خوێندکاران فریو دراوە و ئامێرێکی بلوتۆزی سادەیان با $300 پێ فرۆشتووە، هەندێک جاریش خوێندکار هەبووە نزیکەی $1000 داوە و تەنها لەلایەن ئەو باندانەوە فریو دراوە. بەرپرسەکەی وەزارەتی پەروەردە ڕێنمایی خوێندکارانی کرد کە بە قسەی ئەو باندانە فریو نەخۆن، چونکە نەپرسیاریان دەست دەکەوێت و نەدەشتوانن قۆپیە بکەن. بە گوێرەی زانیاریەکانی زووم لە 2 ساڵی ڕابردوودا کە 100,000 قوتابی تاقیکردنەوەیان کردووە ڕێژەی قۆپێکردن دابەزیوە. 2 ساڵ لەمەوبەر 500 حاڵەتی قۆپێکردن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە، بەڵام ساڵی ڕابردوو ژمارەکە بۆ 250 حاڵەت دابەزیوە. پێدەچێت ئەمساڵ ژمارەکە زۆر کەمتریش ببێتەوە. بە گوێرەی بەدواداچوونەکانی زووم هەر کەسێک پرسیاری تاقیکردنەوەکان ئاشکرا بکات سزای زیندانیکردنی بەسەردا دەسەپێنرێت. ئەگەر لە وەزارەتی پەروەردە بێت ئەوە لە وەزیفەکەی دەردەکرێت و 6 ساڵیش زیندانی دەکرێت. ئەگەر فەرمانبەری وەزارەتی دیکەش بێت ئەوە 3 ساڵ زیندانی دەکرێت و لە وەزیفەکەش دەردەکرێت. بۆ خەڵکانی ئاساییش حکومەکەیان کەمتر نابێت لە 3 ساڵ زیندانیکردن. خواتان لەگەڵ.